ئەنجا دووهەمین خوای پەروەردگار لاشەی ئینسان و نەفسی ئینسان و ماڵ و منداڵی ئینسان دەپارێزێت ئەگەر ئینسان سنوورەکانی خوای پەروەردگار بپارێزێت. وەکو خوای پەروەردگار ئیبراهیم پێغەمبەری پاراست کاتێک کە ئەو ئاگرە گەورەیان بۆ کردەوە منجەنیقێکیان بۆ کردەوە بۆ ئەوەی کە بیسووتێنن. لەو کاتێدا ئیمامی تەبەری لە تەفسیرەکەیدا باسی کردووە دەفەرموێ جوبرائیل هاتە لای گوتی ئیبراهیم ئیش و کارێکت نییە پێویستیەکت نییە. گوتی نەخەیر بە تۆ هیچ پێویستیەکم نییە تەنها پێویستم بە خوای پەروەردگارە. بۆیە خوای گەورە دەفەرمێت قلنا يا نار كوني بردا وسلاما على إبراهيم قوتمان أي آقر سارد بو سلامت با لسر إبراهيم صلاة وسلامي خواهي پروردگاري لسر بيت. ها برزان پیغمبران که لأو پری پلی تقوى داري بون لأو پری پلی دين داري و التزام بديني خواهي پروردگار بون خواهي پروردگاريش پارزگاري لكردون. تماشاكن إسماعيل پیغمبر گنجيك بو خوي تسليمي فرماني خواهي پروردگار کرد. خوای پەروەردگاریش پاراستی نەجاتی دا. بۆیە دەفەرمێت ئنا کەذلك نەجزی المحسنین ئێمە ئاوا پاداشتی ئینسانی چاکەکار دەدەینەوە. هەر کەسێک ئاوا چاکەکار بێ دەی خوای پەروەردگاریش دەفەرمێ ئێمە ئاوا پاداشتی دەدەینەوە و هەروەها دەی پارێزین و پارێزگاری لێ دەکەین. خوای پەروەردگار موسا پێغەمبەری پاراست لە ماڵی فیرعەوندا گەورە بوو کەچی خوای پەروەردگار لە دەستی ئەو زاڵم مستەمکارەش پاراستی. خوای پەروەردگار پێغەمبەری ئێمەی پاراست کاتێک کە لە ئەشکەوت دابوو لەگەڵ ئیمامی ئەبوبەکر زۆر ناڕەحەت بوو دەفەرموێ ئەگەر کافرەکان تەماشای بەرپەی خۆیان کردبایە ئێمەیان دەبینی لە ئەشکەوتەکەدا. بەڵام پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم لا تحزن إن الله معنا خەمبار مەبە ئەی ئەبوبەکر پەروەردگارمان لەگەڵدایە. گومانت چۆنە بەرامبەر بە دوو کەس کە سێمینیان خوای پەروەردگارە. ها بەرام خوای گەورە پاراستی دەی خوای گەورە هەر کەسێکیش دەپارێزی ئەگەر ئاوا تەقوادار بێ و پارێزگاری لە سنوورەکانی خوای پەروەردگار بکات.